سلااوتان لێ بێبنێرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش یوادارم دەشسەغ بن تەندروستێکی باشتان هەبێ. منی زاری یوسف بە یارمەتی هاوکارانم لەگەڵتان دەبین لە پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی سازی. بینەرانی خۆشەویست، کاتێ ئێمە پرۆگراممان دەست پێ کرد زۆرێک لە ڕێکخراو و سەنتەرەکان هاتنە نێو پرۆگرام، بەڵام ئەو پرسیارەی کە بەردەوام لێم دەکرێت ئەوەیە بۆچی ڕێکخراوی دایک هەردوو ئەو ڕێکخراوانەی یەکەتی قوتابیانی کوردستان و یەکەتی لاوانی دیموکراتی کوردستان نهاتونە نێو پرۆگرام. ئەمڕۆ لەسەر لەقەی سۆرانی ڕێکخراوی یەکەتی قوتابیانی کوردستان قسە دەکەین. ڕێکخراوی یەکەتی قوتابیانی کوردستان ئەو ڕێکخراوەی زیاتر لە 71 ساڵە خزمەت بە قوتابیان دەکات. چەندین کەس لە نێو ئەم ڕێکخراوە تێگەیشتن و پێگەیشتون ئێستا لە پۆست و پلەی زۆر باڵادان و خزمەت بە وڵات دەکەن. لە ستۆدیۆ شۆڕش میران بەرپرسی لەقەی سۆرانی یەکەتی قوتابیانی کوردستان لەگەڵمان دەبێتن. باسی لەقەی سۆران دەکەین، لەقەی سۆرانی یەکەتی قوتابیانی کوردستان. کاک شۆڕش زۆر زۆر بەخێر. زۆر سپاسم. زۆر سپاسم. دەست پێ کاوتم زۆر جار لاوانە لێم پرسرابێ بۆچی یەکەتی قوتابیانی کوردستان نەهاتونەتە نێو پرۆگرام، هەرچەندە زۆر جاریش هەوڵماندا کە پرۆگرام دروست بێ، بەڵام جا لەبەر ئیش و کار و ئەمانە بەڵام ئەمڕۆ زۆر خۆشحاڵم. زۆر سپاس. ئێمە زیاتر زۆر سپاس. بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو بۆ ئێوە، سڵاو بۆ بیسەران و بینەرانی بەڕێزی زاری کرمانجی، بیانی ڕۆژێکی نوێتان باش. تەبیعی پرسیارەکەی جەنابەت کە دەبووە ئێمە زووتر بە ئامادە بینەوە بەرنامەیە، بەڵام بەخۆ دەزانی لەو یەک دوو مانگەی دەستپێک ساڵی نوێی خوێندن بوو. ئێمە هەم لە قۆناغی ئامادەیی هەمیش لە قۆناغی زانکۆ و پەیمانگاکان خەریکی ئامادەکاری ساڵی نوێی خوێندن و پێشوازی قوتابیان بووین لە هەردوو قۆناغ. ئەو دوو هەفتەی ڕابردووش ئامادەکاری وەرگرتنی قوتابیانی ساڵی نوێ بوو. من دەستپێکیش ئەمەوێ لە ڕێی ئێوەی خۆشەویستەوە پیرۆزبایەکی گەرم لە قوتابیانی تازە وەرگیرا و بەتایبەت لە زانکۆ و پەیمانگاکان لە سنووری لقمان لە سۆران پیرۆزبایان لێ بکەین و ومێدی سەرکەوتن و بەردەوام و ئایندێکی گەشیان لە خوێندن بۆ بخواست. شۆڕش پێشەوەی بینە سەر لەقەی سۆران لەمە هەم وەکو شۆڕش بەرپرسی لەق باسێکی ڕێکخراوی یەکەتی قوتابیانی کوردستانم بۆ بکەین. بەڵێ بیرهێنانەوەی. بەڵێ یەکێتی قوتابیانی کوردستان لە ساڵی 1953 لە سەردەستی پێشەوای کورد جەنابی مەلا مستەفا بارزانی لە کۆنگرێسیم لە شاری کەرکووک دامەزراوە. هۆکار و دروستبوون و دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان ئەگەرێتەوە بۆ زەڕوڕەتی ئەو ڕێکخراوە و نەبوونی هیچ ڕێکخراوێک بۆ کە لە ڕێوە ڕێکخراوێکی قوتابیانە هەبێ قوتابیان لەو ڕێەوە بتوانن پەیامی خۆیان بگەێنن. دروستبوونی یەکێتی قوتابیانی کوردستان هۆکاری سەرەکیەکەی ئەمە بوو کە جەنابی بارزانی نەمر ئەم ڕێکخراوەی دامەزراند و بە چەندین قۆناغی ئیشکردنا تێپەڕیوە لەسەر دەمی ئەم کاتی دامەزراندنیەوە تاکو ئێستاش بە چەندین شێواز فۆڕم ئیشکردنەکە گۆڕاوە. ئەنجامە زۆر بە کورتی بوو، هەرچەندە 71 ساڵ کارکردن مێژوویەکی زۆر جوان و دوور و درێژی هەیە، بەڵام ئەمە بە شێوەیەکی کورت بوو لەسەر ڕێکخراوی قوتابیانی کوردستان. دێنە سەر لەقەی سۆران. لەقەی سۆران کەی کراوەتەوە؟ بەڵێ تەبیعی لەقەی سۆرانی یەکێتی قوتابیانی کوردستان ساڵی 1996 کراوەتەوە. تاکو ئێستا دەبەرپرسی لەق کاریان کردووە. من دێمینم لەگەڵ کردنەوەی لەقی سۆرانی یەکێتی قوتابیانی کوردستان تەبیعی چەندەها کادیر و سەرکردە و کەسانی بەتوانە لێوە پەروەردە بوون. من خۆم یەکێکم ئەوەی کە شانازی ژانم لەم ڕێکخراوی دای کارم کردووە و یەکێک لەو ساڵانەی کە من کارم تێدا کردووە پێم وایە تەمەنێک بووە لە هیچ زروفێک و هیچ سەردەمێکە ئەم خۆشیە و ئەم پێگەشتن و ئەم دروست بوونە نەئەکردێت و نە بەدەستێت دێتەوە. گەورەی یەکێتی قوتابیانی کوردستان کۆمەڵ خەڵکێک کە کاریان تێدا کردووە، هەم لە خەڵکانی خۆمان با بڵێن کە ئێستا لەناو حیزبەوە ئیشەکەن، هەمیشە ناو حکوومەتی هەرێمی کوردستان کە شوێن و مەکانی باشیان هەیە، کادیرانی بەتوانیان جیاوازتر بەدی ئەکرێن، جیاوازتر ئیش و کارەکانی خۆیان ئەکەن و بۆ یەکێتی قوتابیانی کوردستان قوتابخانەی پێگەاندنی کادیرانە. ئەگەڕێنەوە سەر پرسیارەکەت کە لە ساڵی 1996 دامەزرا و لە سۆران دەستپێکی
کارکردن یەکێتی قوتابیانی کوردستان لەم دەفەرە لێژە ناوچە بووە ئەو کات بەڕەحمەت بێ دکتۆر فەرسە سۆفی بەرپرسی ئەم ناوچەیە بۆ لێژە ناوچەی دیانان دوای ئەمە بەهۆی فراوانبوونی ئیش و کارەکان بۆتەوە لق یەکەمین بەرپرسی لق بەڕێز مامۆستا فەیسەڵ سادق بووە لە ساڵ 1996 ئەوەی تر ئیشەکانی خۆی بەردەوامی پێداوە تا فراوانبوونی زیاتری لێژە ناوچەکان و کارکردن بە چەندین شێواز و قۆناغ تاکو ئێستا ئێمە لەوێ خزمەتە. سنووری کارکردنی لقی سۆران ئیدارەی سەربەخۆ سۆرانە؟ سنووری کارکردنی لقی سۆران لقی سۆران پێک دێت لە 6 لێژە ناوچە بەڵێ لێژە ناوچەی زانکۆ و پەیمانگاکان کە کاتی خۆی لقی زانکۆ بووە ئێستا بۆتەوە لێژە ناوچە سەر بە لقی خۆمانە لێژە ناوچەی سیدەکان لێژە ناوچەی خەلیفان لێژە ناوچەی دیانان لێژە ناوچەی سۆران و لێژە ناوچەی ڕەواندوز هەمویان دەگەڕێنەوە بۆ لقی سۆران بەڵێ ئەسەر بە لقی سۆران لقەکانی تۆمان و مێرگە سۆر ئەوان لقی خۆیان هەیە و ڕاستەخۆ سەر بە سکرتارەتی ئێمە یعنی قسەیەکی بەڕێوەبەری زاری کرمانجی پێش ئەوەی بینە ستۆدیۆ ئەوەی کەوتەوە کاتێ باسی ئەو مێژویە دەکەی وتی پرۆگرامی سازی دەبێتە ئەرشیفێک بەڕاستی زۆرم پێخۆشە کە ینی ئەمە هەندێک کەس دێنە نێو پرۆگرام لە ئەرشیفی بۆ نمونە مێژووی ڕێکخراو و سەنتەرەکانیان باز دەکەن چەند کۆنگرە بەستراوە یەکەتی قوتابیانی کوردستان تا ئێستا چەند کۆنگرە بڵێ تەبیعی لە ساتی دروستبوونیەوە تاکو ئێستا 14 کۆنگرە بەستراوە لەو خولە ئێمە تێدان کە دەبێتە 8 ساڵەوە لەم خولەی بە شێوازی مرکزی بووە بە شێوازی کۆنگری ڕاستەخۆ کۆنفرانس نەکراوە بە شێوازی مرکزی لە لەکو لێژە ناوچەکان تاکو مەکتەبی سکرتارت بە شێوەی مرکزی دادراوین. دەنگۆیەکە دەڵێن هەردوو ڕێکخراوی یەکەتی قوتابیانی کوردستان یەکەتی لاوانی کوردستان یەک دەگەن وەک باست کرد هێشتا دەنگۆیە لە ساڵی 1993 لە کۆنگری ئازادی یەکێتی قوتابیانی کوردستان و لاوانی دیموکراتی کوردستان کۆنگری ئازادیان بەست و جیابوونەوە لەم جیابوونەوە تاکو ئێستا ئیشوکاری هەردوو ڕێکخراو بە شێوەیەکی زۆر پوخت و کاریگەر لە ناو کۆمەڵگا بەڕێوە دەچن وەک باز دەکرێت وەک جەنابەت فەرمووی دەنگۆیە قرار وایە ئەو دەنگۆی هەیە کە دەمت ببنەوە جارێکی تر کۆنگری یەکگرتنەوە بکرێتن ئەو بابەتە تاکو ئێستا کلانەبووتەوە ئەم بابەتە جار هێشتا کلانەبووتەوە کە دەکرێت کۆنگرە هەر دەکرێت ئێمە لە ئەنجامدانی کۆنگرە دوار کەوتوین دەبووە زۆر زووتر کۆنگرە بکرابەیە بە جیاواز لەگەر کۆنگرەکانی پێش خۆمان اینجا هەر باسی یەکەتی لاوانی دیموکراتی کوردستان دەکەین چونکە کاتێ باسی یەکەتی قوتابیان دەکرێت دەبی لە تەنیش توێشەوە لەوە پەیوەندیتان چۆنە لەگەڵیان ئێمە لە سۆران پەیوەندیمان زۆر باش لاوان و قوتابیان بەتاکید ئەو سیراحە لە پێشتر بووە بەتاکید یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان یەک ڕێکخراوی زۆر کاریگەرن هەروشیان یەک ڕۆژی لەدایکبوونیان هەیە دەبێ هاوسۆز و هاوکاری یەکتر بن لە هەموو ڕۆیەکەوە لە سۆران ئەم بەیەکەوە بوونە بەدی دەکرێت بە شاهێدی هەمووانێکی ئیشوکارمان لەگەڵیان کردو یانەوانێکە لەسەری خۆشمانەوەن و دەبێ بۆ شێوەیەش بی بەڕای خۆشمانەوە دەبێت بۆ شێوە جوانە ئیشکەن بەیەکەوە بۆ ئەوەی دەرئەنجام و نەتیجەی باشمان هەبێت کە نەتیجەکەمان هەموو ڕوونە و مێژوێکی دوور درێژتان هەیە دەبێت ئەو مێژووە دوور و درێژە بپارێزم بەتاکید بەو ناسێ ئەو پرسیارەکە ئێوە چی دەکەن بۆ قوتابی تەبیعی ئەو پرسیارەت بۆ کاتی ئێستا کە ئێمە لە کاردان یەکێتی قوتابیانی کوردستان لە ساتی دروستبوونی تاکو ئێستا چەندی جار فۆرمی ئیشکردنی خۆی گۆڕیوە خەباتی شاخیشی هەبووە ئێستا زۆر گۆڕانکاری بەسەر ئیشکردنەکە داهاتووە ئێستا ئێمە لە یەکێتی قوتابیانی کوردستان لە ناو زانکۆ و پەیمانگاکانمان کاتی خۆی بە شێوازی نمونەیەک دەست پێ یەکەم جوای پرسیارەکەت لە هەموو هەرێمی کوردستانە چەند زانکۆ هەبوو ئێستا چەندی هەیە لە سۆران کاتی خۆی لقی زانکۆ تایبەت بە قوتابیانی زانکۆ هەبوو لقی ئامادەیەکانیش هەبوو بەڵام ئێستا ئیشکردنەکە زۆر فراوان بووە ئێمە لە یەکێتی قوتابیانی کوردستان داوا ڕەواکانی قوتابیان وەردەگرین داوای ڕەوا ئەکری هەندێک داواکاری لە شوێنی خۆیان ڕوونە یەکێتی قوتابیانی کوردستان
لە ڕێی هەردوو وەزارەتی پەیوەندیداری پەروەردە خوێندنی باڵا لە ڕێی مەکتەبی سکرتارەتەوە یاداش بەرز ئەکاتەوە بۆ هەر شتێک کە پێویست بێ بۆ نمونە بابەتی دەرماڵە ساڵانی ڕابردوێتی قوتابیانی کوردستان یاداشی داوەتە وەزارەت کە دەبێت و بابەتە جێبەجێ بکرێت پێتوا بێت لە بەشێک لە ناودەکانی خوێندن یەکی قوتابیان قوتابی هەیە وازی لە خوێندنی هێنا بەهۆی کەم دەرامەتیەوە بەهۆی هەبوونی دابوو نەریتی کۆن کە لە هەندێک شوێنە سەرزاڵە یەکێتی قوتابیانی کوردستان سەبەبی ڕئیسی بۆی قوتابی بە هەموو شێوەیەک واز لە خوێندن نینێ بەردەوام بوون و کەمبوونەوەی ڕێژەی لە خوێندەواری یەکێتی قوتابیانی کوردستان کاری لەسەر کردووە لە قۆناغی بنەڕەتی لە دەستپێک بۆ زیاتر توانەوەی بەستەڵەشی لە خوێندەواری یەکێتی قوتابیانی کوردستان کاری لەسەر کردووە کاری یەکێتی قوتابیانی کوردستان بریتە لەگەڵ دەنگبوونی قوتابیان لەگەڵ بوونی قوتابیان لە هەموو بارودۆخێک بۆ شێوەی بۆ پێیکە داواکە ڕەوا بێ لە شوێنی خۆی بێ بۆ زیاتر بەرەو پێشتون خوێندن لە هەرێم و لەو دەفەرێکە ئیشمالەیە و بە تایبەتی تریش ئەو شوێنانێکەوە یەکێتی قوتابیانی کوردستان کە تەنزیماتی خۆی بە شێوێکی بەرچاو تدا زەق کردوێتەوە ئێوە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان زیاتر گرنگی بە کامە قۆناغی خوێندن دەدەن تەنها زانکۆ پەیمانگا یاخود دێنە ئامادەی و بنەڕەتیش لە پۆلی دێوە ئێمە کار دەکەین بۆ تەنزیماتیشکردنمان هەیە تاکو زانکۆ پەیمانگاکان و ماستەر و دکتۆراش و لە قۆناغەکانی بنەڕەتیش کە قۆناغی زۆر و هەستیارن و دەبێ لەوێ بە تایبەتیتر لەگەڵ یامین بەپێی هەماهەنگی بوون لەگەڵ بەڕێوەی بەراتی پەروەردەکان یاخود لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکان ئێمە هەمیشە لە هەمانگ و هەمکاری دەکەین سنووری کارکردنی ئێوە تۆزێکی جیاوازترە لە شارەکانی تر بە حکومەت بەرفراوانترە هەم جیاوازتریشە ئێستا پێت دەڵێن بۆچی جیاوازتر ئیدارەی سەربەخۆی سۆران چەندین گوندە دوورە دەستی لێ لە کێشە بۆ قوتابی دروست بێت لە ڕووی گواستنەوە لە ڕووی نەبوونی قوتابخانە یاخود دابوونەریت کە هێشتا ئەو دابوونەریتە زاڵ بێ پێیوا بێ کە کچ نابێ بخوێنێ ئێوە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان چیتان کردووە بۆ ئەوی ئەو کێشانە نەبن بە تایبەتی لە گوندە دوورە دەستەکان تەبیعی من نمونەیەکت بۆ ئەهێنمەوە لە کاتی مەنگەشەی هەڵبژاردنە ئەمە هەڵبژاردنە سەردانی یەشێک لە گوندەکانی سنووری قەزایشی دەکارمان کرد سنووری دەشتی هێت کۆمەڵی قوتابی کە داوایان هەبوو وازە لە خوێندن هێنابوو بۆ کارەکەی قوتابخانە لە گوندی ئەوان نەبوو کێشەیان لە کاتی هاتوچوونە هەبوو ئیمکانیات وەک پێویست نەبوو جگە لەمەش پێیان وایە کە دەبێ نەک ئەوی کۆتاییەکە مەبەست لە سیلەکانی لە شوێنانە تریشە پێیان وایە کە تاکو ئەو شوێنی قوتابخانە لە گوندی خۆیان هەیە تا واز دەدەنی ئەم بابەتێک کە جەنابەت باس کرد یەکێتی قوتابیانی کوردستان چەند ڕۆڵ ئەبێنی ئێمە لە ماوەی 20 ڕۆژە ئەم کێشەیەمان چارەسەر کرد قوتابخانەکان چوونەوە خوێندنی قوتابیەکان چوونەوە خوێندنی خۆیان و دەستان بە خوێندن کرد بەشێک لەو بابەتی باسم کرد کە نەهێشتنی کەمکردنەوەی نەهێشتنی خوێندەواری ئەو بابەتە ئەو نمونەی بوو کە سەرەتای باسم کرد بۆیە ئەمە لە ڕێی پەروەردەکان و لێجەناوچەکانی خۆمان ڕۆڵ و دەورمان لەو بابەتە زۆر بەزەقی بەڕوونی بەدی دەکرێت لە دەستپێکی هەر ساڵێکی نوێی خوێندن ئێوە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان چۆن ئامادەکاری خۆتان دەکەن بەڵێ تەبیعی لە دەستپێکی ساڵی نوێ لە زانکۆ پەیمانگاکان بۆ قۆناغی تازە بۆ پێکە هەموو قوتابیانەی دەبن مە قوتابی لە زانکۆ سۆران بە نمونە یاخت کۆلێژی تەکنیکی سۆران مەرج نییە قوتابی ئەم شارەی تۆ بن زۆر جار قوتابیمان هەیە بە ئەو ساڵێشەوە خەڵکی زاخۆیە خەڵکی دهۆکە خەڵکی قەڵاتزەیە خەڵکی شوێنانی هەولێر و دەوروبەرە کاتێککە قوتابی دێت بۆ زانکۆ تۆ دەبی وێنایکی وای پیشاندەی کە لە یەکەم ڕۆژەوە هەم بۆ جوانی یەکێتی قوتابیانی کوردستان کە تیمەکانی و لێژنەکانی ئێمە لێژە نوێنەتەکەم پێشوازیان دەکەن هەمیش بۆ ئەم شارەی خۆمان و هەمیش بۆ زانکۆی سۆران کە بەڕاستی جیاوازیەک لە شوێنانی تر لە ساڵانی تریش بەدی بکرێت گرفتی مانەوەی بەشە ناوخۆی نزیکە بینەوە لە یادی بەداخەوە سووتانی باڵەخانەیەک لە ئیدارەی سەربەخۆی سۆران کەتیان 14 کەس بوونە قوربان وەکو ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان بۆ بەشە ناوخۆیەکانی قوتابیان چیتان کرد تەبیعی وەک جەنابەت باس کرد کارەساتی سووتانی
کۆمەڵێک هاوڵاتی بەداخەوە لە ساڵی ڕابردوو لە باڵەخانەیەک هۆکار بوو کە لە بەشە ناوخۆیەکانی زانکۆی سۆران سەرجەم ڕێنمایەکانی بەرگەری شارستانی لە سەرجەم باڵەخانەکان جێبەجێ بکرێت. خۆشبەختانە لە سەرجەم باڵەخانەکان ڕێنمایی بەرگری شارستانی تێدا بۆ ئەم ساڵی خوێندن جێبەجێ کراون و سەرجەم ئەو ڕێکارە سەلامەتیانە کراونە بەر بۆ ئەوی کەمترین خوانەخواستە ها ئەگەرێکی نەخوازرا و کەمترین زیانی هەبێت. ئەم ساڵ لە زانکۆ سۆران ئەو بابەتە جێبەجێ کراوە لە بەشە ناوخۆیەکە. قوتابیان چ گلەیتان لێ دەکەن؟ قوتابیان یاخود برین چ داواکاریتان لێ دەکەن؟ داواکاریان هەیە بەڕاستی کێشەی بەشە ناوخۆی ئەوێ قوتابێک حەز بکە کوڕیان کرد لە نزیکی زانکۆ بێ، بەڵام لەبەر نەبوونی باڵخانەی زۆر لە نزیک و دەوروبەری زانکۆ ناچار دەبی کە تۆ بۆ ناو سنتەری شارەوە بێت. بە تایبەت ئەم ساڵ کە کێشەی باڵەخانە دروست بوو هۆکارەکەشەوە و بەشێک لە خاوەنی باڵخانەکان ئامادە نەبوون ئەو بڕەپارێ خرج بکەن لە نوێژەنکردنەوە یاخود لەوەی بەرگری شارستانی مەرجەکانی تێدا بێ. ئەو گلەیەکە بێجگە لە بەشە ناوخۆیەکان بە شێوەیەکی گشتی قوتابی زۆریان حەز لە گەشتە حەزیان لە سەیرانە بەڵێ بەڵێ بەتاکید بەڵام بە تایبەتتریش فەسڵی بەهاران ئەوە 2 ساڵیش دەبی فەسڵی بەهار دەکەوێتە مانگی ڕەمەزانی پیرۆزدێک نزیک دەبنەوە کە تەواویش دەبی ئیمتیحاناتی کۆتایی دێ ئەو زە هۆکارەکان ئەمە نین لە وەختیان ناوێەوە ئەنگلی بکەن لە وەختەیە. مەسەلەی بارەگا چی لە هات؟ بارەگایەکی مۆدرێنتان بۆ دروست کرا؟ حەزم کرد ئەو پرسیارەت کرد زۆر حەزم کرد ئەو پرسیارەت کرد. بەڕاستی بابەتی بارەگا من ینی ئەمەوێ ئەوە لە زۆر شوێن باسم کردووە ئەمەوێ لێرەش باسی کەم لە 5 دەی 2017 دەست بەکار بوو کەواتە کاتە 7 ساڵ پێش ئێستا. من ڕۆژی پێشەمە بوو وەک ئەمڕۆ ڕۆژ یەکشەمە چمە لای ڕێسوعادە ئیداری ئەو کات سۆران نەبوو ئیداری سەربەخۆی سۆران سەردانی جەنابی قایم قەم کاکرێمە عەزەت و کاتی قایم قەیمی سۆران بوو پێم وت ئەنی ئەمانەوێ ببینە خاوەنی بارەگایەکی سەر بە خۆمان 2 هۆکاری سەرشی ئەوەی کە ئێمە شوێنی خۆمان دیار بێ کار و چاڕەشەکانی خۆمان فراوان بکەین. دووهەمیش ینی بەڕاستی لە شێوازی ئیجار و کرێ بینە دەر ینی با بڵین شوێنەکەشمان هەندێک دوورە دەست بوو ئەمانەوێ نزیک بینەوە لە زانکۆ پەیمانگاکان یاخۆ سەنتەری شار بەڵێنی هاوکاریکردنی پێداین چەندین جار هەر ئێمە مڕازعەتی ئەو بابەتەمان دەکرد. دوجار بەڕاستی ناشارینەوە کاک نەهر و ڕەواندوزی هاوکاری سەرچیمان بوو بە مەبلەغێکی پاری زۆر بارەگایەکی نوێمان دروست کردووە کە لەلایەن دەستگای خەرخوازی بارزانی بە سوپاسەوە بە شێوەی تەندەرەتەوە جێبەجێ دەکرێت بە شێوەی قازانجنەویستانە. ئێمە وتت بۆ بابەتی مەسەلەی بارەگاستان کە ڕاستەخۆ ئەڵێم بارەگەمان تەواو کردووە ئەمانەوێ مەراسیمێکی شایستەی بۆ بکەین لە چەند ڕۆژی داهاتوو لێ ناگاتە مانگێکی تر بە شێوەیەکی فەرمی دەیکەینەوە ئەم بارەگایە بۆ خزمەتکردنی قوتابیانی ئەم دەڤەرەیە بۆ خزمەتکردنی ئەو قوتابی خۆشەویستانێکە لە شار و شارۆچکەکارێتی هەرێمی کوردستان هاتوون لێرە میوانن بارەگایەکی مۆدێرن ئەرکتان قورسر دەکات بە تاکید تموحی زیاتر دەبی بۆ ئەنجامدانی کار و چاڕاشی جیاوازتر بۆ پێکە ئەم بارەگای تازەش کۆمەڵێک با بڵین کۆمەڵێک فراوانتر بووە لەوەی کە ئێستا لین کۆمەڵێک تایبەتمەندیتری هەیە کە ئەمانە هۆکارێکن کە قوتابیان و کوڕان و کوتان ئێمە لەوێ بمینەوە بۆ خوێندنەوە یاخود بۆ ئەنجامدانی کۆمەڵێک کار و سیمینار و کە هۆڵێکی گەورەی هەیە کۆمەڵێک مۆسەفاتی تریشی هەیە ئینشاڵڵا لە کاتی کردنەوەیە. زۆر سپاس زۆر خزمەتێکی بەرچاوتان هەیە زۆر سپاس ساڵەکەمان خزمەتێکی بێوچان لە شاخ لە ناو شار بە بەردەوامی تا ئێستاش کاروانەکە بەردەوامزمیەکان وڵا دەمێت بینە سەر دەرماڵەش چەندە بە کورتی باسی کرد بەڵام پێم خۆشە تۆزە بە درێژی باسی دەرماڵە بکەین پارساڵ وابزانم دەرماڵە بە تەواوی نەدرا بۆ ئەم ساڵ ئەو کێشەیە چی لێ دێت؟ بەڵێ تەبیعی بابەتی دەرماڵە وەکو هەموو ساڵەکان کە لە هەوڵ و هەمەهەنگی بوون مەکتەبی سکرتارێتمان وەک باسم کرد بە یاداشت وەزارەتی خوێندنی باڵای داوای کردووە کە نابێت دەرماڵە قوتابیان بوەستێت کە ئەگەرچی دەرماڵە
با بڵێن بۆ ناو شار و دەرەوەی شار و جیاوازێک هەیە ئەگەر چەند شتێکی بەڵام بە قوتابیان زۆر دەبێت کاتێکی قوتابی لە بەشە ناوخۆی ئەمێنێتەوە کۆمەڵێک ئەرک بۆ ئەو زیادە جگە لە ئەرکی خۆی وەکو خوێندونی امتحانات و ئەمانە مەسروفاتێکی زیاد دەبێت کە ئەو دەرماڵەیە بەشێک لە کێشەکانی ئەو چارەسەرەکە مەکتەبی سکرتارێتمان لە ڕابردوو لە ساڵانی ڕابردووش بۆ ئەم ساڵش یاداشتی داوەتە وەزارەتی خوێندنی باڵا کە دەبێ بابەتی دەرماڵەیەک لا ببێتەوە بە شێوازێک ڕاستەڕێ ببێ هەر لە هەمانگی هەوڵداین بەڵام وەکو ساڵانی تر هێشتا بەتاویەک لا نەبووتەوە ئەمەلێکی زۆر هەیە ئەم بابەتە چارەسەر ببێت و ڕاستەڕێ ببێت بۆی قوتابی لە بابەتی دەرماڵە هەندێ سونمەر بێت و چارەسەری کێشەکانی خۆی بکە 71 ساڵ تەمەنێکی دوور و درێژ خوێندن گۆڕانکاری بەسەردا دێت قوتابی دوو گۆڕانکاری بەسەردا دێت شێوازی ژیان هەموو گۆڕانکاری بەسەردا دێت ئێوە وە کۆڕێکراویەکەتی قوتابیانی کوردستان تا چەند خۆتان دەگونجێنن لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی هەم لەلایەن قوتابی و هەم لە شێوازی ژیانی خەڵک بەڵێ خۆشمان باسمە مەسەسۆش باس کردی لە سەردەمی شاخەوە دواتر دەیە شار و خزمەت دەکەی و ئەو گۆڕانکاریانە بێگومان دەبێت ڕێکخراویەکەتی قوتابیانی کوردستانیش خۆی بگونجێنە لەگەڵ گۆڕانکاریەکە بە تاکید بارزانی نەمێر فەرمیەتی قوتابیان سەری ڕەمن لەگەڵ شۆڕش و ڕاپەڕینەیدا ئێمە ئەو وتە بە نرخی ئەومان کردوتە پێشینە کارەکانی خۆمان سەری ڕەمبوون واتە پێشەنگبوون و خزمەتکردنێکی بێوچان و نەگەڕانەوە جیاوازی کارکردن بێشک دروست بووە فۆرم ئیشکردن گۆڕاوە بە شێوەیەکی بەرچاوش گۆڕاوە کاتی خۆی لە ئشکردنە لە یەکێتی قوتابیانی کوردستان ئەکرێ بەشێک لێشکردنەکە بەهۆی ڕژێمی بەحس و بەهۆی هەبوونی کێشە و گرفتەوە ئازاد نەبوونێکی وها ڕەهای وها ئێستا کە ئێمە هەمانە تەنزیماتەکە هەندێک بەنهێنی کراوە کاری خۆشیان کردووە و بەڕاستی هاوشانی ئەو خزمەتە زۆرێکە لە هەرێمی کوردستان و لە وڵاتی ئێمە کراوە ئێستا بە شێوێکی ئازادیانە و دیموکراسیانە ئێمە لە ناودەکانی خوێندن نوێنەری خۆمان هەڵەبژێرین لە ئامادەی و لە زانکۆ پەیمانگاکانەوە بەڕوونی ئێمە ئەگەر هاتوو لایەنی پەیوەندیدار زانکۆ پەیمانگاکان پابەند و یاخود ڕێنمایەکانی وەزارەت هەردوو وەزارەت پەیوەندیدار جێبەجێ نەکەن زۆرجار یەکێتی قوتابیانی کوردستان لە ڕێگر بوونەوە مانگرتنەوە توانیوێتی سەرجەم کێشەکان ئەگە بە شێوەیەکی دیموکراسیانەش نەبێت تا لەسەرکە یەکێتی قوتابیانی کوردستان دەسەڵاتی چی هەیە؟ یەکێتی قوتابیانی کوردستان من لە خۆمەوە دەست پێ یەکەم من وەکو بەرپرسی لە قسەورانی یەکێتی قوتابیانی کوردستان ئەندامی ئەنجومەنی زانکۆ واتە نوێنەری قوتابیانم لە ئەنجومەنی زانکۆ بەشێک لەو کێش و گرفتانەی هەن ئێمە دەیبین ئەنجومەنی زانکۆ لەوێ پێشنیاری دەکەین مناقشەی لەسەر دەکەین بۆ نمونە بابەتی کڕی خوێندنی زانکۆ پاراڵێل بە جیاواز لە زانکۆکانی تر و لە شوێنانی تر ئێمە داوامان کردو ئەو بابەتە کەمێک لەوە نرخەکە هەیە بێتە خوارەوە بۆی قوتابیان بتوانن بەردەوامی بە خوێندنی خۆیان بدەین نابێ بیشارینەوە بەشێکی زۆر کۆمەڵ خەڵکێکمان هەیە قوتابین بەهۆی نەبوونی و بەهۆی کەم دەرامەتیەوە ناتوان درێژ بە خوێندن بدەن و بەردەوام بن بۆیە لە حاڵەتی داشکان یاخود کەمکردنەوەی کڕی خوێندنە ئەم کێشەیە بۆ قوتابیانش چارەسەر ئەبێت و بەردامی پێێت ڕێگریەکانی بەردەمەوێت ئێمە تەبیعی لێشکردنا بێ ڕێگری دروست نابێ ڕێگریشمان هەیە و هەموو لە هەردوو قۆناقی ئامادەی و زانکۆ پەیمانگاکانیشەوە کۆمەڵێک ڕێگری ڕوبەڕوومان ئەبێتەوە بەڵام لەگەڵ هەر ڕێگریەک ئێمە قایمتری شەکانی خۆمانەکەین و ئێمە کۆڵ نادەین و بەردەوام لە خەمی داواکاری قوتابیانی خۆشەویستین و وەکو باسم کرد فەرموودەی جەنابی بارزانی نەمرمان کردە پێشینە کارەکانی خۆمان بەسەرڕیمی ئەمێنینەوە لە جاران باشتریش لە قۆناغەکانی داهاتووتریش ئێمە پێداگیرین لەسەر جێبەجێکردنی مافەکانی قوتابیان پەیوەندیتان چۆنە لەگەڵ قوتابیەکان یاخود بڵێن تا چەند متمانەی قوتابیانتان بەدەستێنەوە بە تاکید ئێمە ئیشکردنەکەی ئێمە ڕاستەخۆ بە هەبوونی قوتابیانە بەندەوە بابەتەیە ئێمە لەگە قوتابیانە لە با بڵین نزیک بوونەوەیەکی زۆر باشین لە هەماهەنگی زۆر باشین قوتابیان ڕۆژانە داواکاری زۆرمان لێ دەکەن
ئەوە هەبوونی متمانەیەکی باشە و هەمووش ئێمە ئەگەل نەبوونی داواکاری شەبێ نزیک بوونەوەیەکی زۆر باش لەگەڵ ئەوان بەدیەکەین پێمان وایە هەبوونی یەکێتی قوتابیانی کوردستان ڕاستەخۆ بە هەبوونی ئەوانەوەیە کاتێکە یەکێتی قوتابیانی کوردستان خزمەت ئەکات خزمەتی ئەوان ئەکاتن بەنەبوونیوە کۆمەڵی خۆراق دەبستەوێت. زۆر سپاس دەکەم. سپاس بە جەناب زۆر سپاس بە جەناب بەشێت. لە کۆتایی سپاسی جەنابتان ئەەکەم و جارێکی تر پیرۆز بای لە قوتابیانی تازە وەرگیراوەکەم تەنها ئەمانەوێ وەکو یەکێتی قوتابیانی کوردستان پێیان بڵین بۆ ئەو بخوێنن فێر بن نەک بۆ ئەو بخوێنن دەربچن. زۆر سپاس بۆ جەنابت و کارمەندانی. زۆر سپاس بۆ شۆڕش میرانی بەرپرسی لە پەیسۆرانی ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان کامڕۆڵ نەوسەدیو لەگەڵمان بوو. سپاس بۆ بینەریتان، سپاس بۆ هاوکارانمان تا هەڵقەیەکی تر و پرۆگرامێکی تر بەخواتان دەسپێرم. خۆتان لەگەڵ.